لێرەیە ئەمە سەبارەت بە چیرۆکەی کە لە پێش ئەم فۆتۆی چەرچڵەوە بوو، بەڵام ئەتوانین باسی ئەوە بکەین کە چۆن ئەتوانین ستۆری دروست بکەین لە ڕێگەی فۆتۆوە. وەک ئاشکرایە کاتێکە بینین کە چیرۆکیش هەر وەکو وتارێکی نووسین وایە، وەکو وتارێکە سەرەتا و ناوەڕاست و کۆتایی هەیە. لێرەیە ئێمە ئەتوانین کە وای لێ بکەین بتوانین بیکەینە 5 خاڵی سەرەکی بۆی. ئەو خاڵە سەرەکیانەی کە لە ناو فۆتۆستۆریە ئەتوانین بەکاری بێنین هەر یەکێک لە ئێمە. یەکەمیان ئەوەیە کە چی ئەەکەیت، یەکەم جا فۆتۆی چی ئەگریت، ئەچیتە سەر ئەوەی کە ڕوانگەی گشتی کە بە ئینگلیزی پێڵێن جەنەرال ڤیو، تۆ فۆتۆکە لەوێەوە دەست پێەکەی. بۆ نمونە ئەگەر تۆ چویتە ماڵێکەوانێ بتەوێت ڕسمی ئەو ماڵە بگریت، باسی ئەوەکەی کە ڕوانگەیەکی گشتی، فۆتۆیەکی گشتی ماڵەکە دەرەخیت لە دەرەوە، کە تۆ چۆن بتوانیت کە ئەم ماڵە پێناسە بکەیت یا ئەم ماڵە لە کوێن. زۆر کات هەیە بە خانووەکانە، بە دیزایانی هەندێک خانووە کە ئەزانی ئەمە لە کوێیە، ئەم فۆتۆستۆریە لە کوێ کراوە، ئەگەر کەسیش پێت نەڵێ زۆر کات. ئەمە سەبارەت بە ڕوانگەی گشتی یاخود بڵێن جەنەراڵی ڤیو. ئەگەر بینە سەر وردەکاریەکانی ناو فۆتۆ، لە ناو فۆتۆدا چەند وردەکاری هەیە. ئەو وردەکاریانەش سەبارەت بەوەی کە چاوی تۆ چەندێک شت ئەبینێ لەو جێگەی کە فۆتۆکەی تیاکەی، لەو جێگەی کە چیرۆکەکەی لێ دروست دەکەی. ئەبێ زۆر بە وردی مامەڵە لەگەڵ ئەوەیە بکەیت و بە جوانی بیان گەێنێت، هەروەکو ئەوەی کە ئەڵێن وردەکاریەکان چۆن دەرەکەوێت. بۆ نمونە لە یەکێک لە ئەزمونەکانی خۆمە کاتێک وردەکاریم لەسەر یەکێک لە چیرۆکەکانم کرد، ئەویش ئەوە بوو کە چیرۆکێکمان دروست کرد لەگەڵ مامۆستا ئەمریکیەکەم سەبارەت بەوەی کە دووهەمین ژنی پۆلیس ترافیک وومەنی پێ ئەڵەن کە مروری سەر جادە بوو، ئافرەتێک بوو. باسی ئەوەی ئەکرا کە ئەم ئافرەتە چۆن هاتۆتە دەرەوە و چۆن بۆتە ئەوەی کە ئەمیش بێتە سمبۆلێک بۆ ژنەکانی تر کە بەو جۆرە تەنها کاری مروری ئەم ئافرەتانە ئەوانە نین کە تەنها لە ناو ئۆفیسەکانیانە، لە ناو دائیرەکانیان ئیشەکەن، پێویستەکە بێنە دەرەوانێ خەڵکانی تریش چاوی لێ بکەن بە تایبەتی ئافرەتان. ئەمە وردەکاری ئەم ئافرەتە لە چیە بوو کاتێک وێنەکەیم گرت لە ماڵەکەیان بووم. ئەم ئافرەتە تەنها کڵاوەکەی خۆیدا نابوو، بەیانی بوو، خۆی حازرەکە بۆ داوام لەسەر قەنەفەکەدای نابوو. کاتێک تۆ تەنها فۆتۆی ئەوە ئەگریت، ئەگەر بێت و ژنەکەش پیشانەیە یاخود بەس تۆ بڵێ ئەم فۆتۆیم گرتووە، ئەوە تۆ ئەزانی کە فۆتۆیەکە سەبارەت بە کەسانێکن کە مرورە، کە ئیشی مروری ئەکات. ئەمە وردەکاریەکانە کە لە ناو فۆتۆیە هەیە. ئەگەر بینە سەر کلۆز ئاپمان هەیە، ئەویش بەشێکی ترە لە ناو فۆتۆگرافیدا. کلۆز ئاپ چییە؟ زۆر کەس وە ئەزانێ مەسەلەن ئەگەر کلۆز ئەپت کرد ئەبێت بە جۆرە لێنزێک بێت کە مایکرۆ بێت. مایکرۆ شتە بچکۆڵەکانی کە پێ ئەبینرێت، مەبەستمان لەوەیە لێنزی مایکرۆ کاتێ باسیەکەین. بەڵام ئێمە لێرە باسی کلۆز ئەپێکەکەین، واتە گرتەیەکە زۆر لە نزیکەوە ئەبێ ببینرێت یا خۆ تۆ ڕسمی بگریت. ئەوەندە لی نزیک ئەبیتەوانێت تا بە تەواوی، یعنی شتەکانی هەر هەمووی دەرئەچێت. ئەمە پێڵێن کلۆز ئەپ، کە ئەمیش بەشێکەکی زۆر زۆر زەرورەکەوەی لە ناو فۆتۆستۆریەکەدا هەبێت. چوارەم شت لە ناو فۆتۆستۆریدا کە پێویستە هەبێت و بەشێکی زۆر زۆر گرنگی فۆتۆستۆریەکە داگیرەکات، ئەویش پۆرتریتە. پۆرتریت زۆر زۆر گرنگە لە ناو چیرۆکەکەیە کە ئەم پۆرتریتە بۆچی ئەگیرێت؟ بۆ ئەوە ئەگیرێت بۆ پاراستنی مێژووی کەسێکەیە کە لە ناو فۆتۆکەیە هەیە. تۆ کاتێک یەیت هەموو شتەکان ئەناسێنی، پێویستەکە پۆرتریتێکی کەسەکەی تیابێت. زۆر کات پۆرتریتەکە پۆرتریتێکی عام بووە. ئەگەر بێت و تۆ فۆتۆیەکە یا چیرۆکێکە دروست کرد بێت لەسەر خێزانێک،
یەیت پۆرتریتی خێزانەکە ئەگری ئەمە ناوێنێن پۆرتریت زۆر کات واتی ئەگەین کە پۆرتریت تەنها تاکە شخصیە کە فۆتۆی کەسێکەگری تاکیە وەکو وابێ کە فۆتۆیەکی معاملاتەگری ئەمە پێی ئەڵێن پۆرتریت. لێرەیە ئەمەوێت باسی گرنگی پۆرتریت کەم کاتێک کە ئێمە پۆرتریتەکە ئەگرین ئەبێ زۆر ئاگادار بین بەتایبەتی ئەگەر پۆرتریتی قەرەباڵغی ناو چیرۆکەکە بوو ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین کە هەندێک کات لەناو پۆرتریتاتەکانە من ئەمەم توش بووە ڕەنگە چەندەها فۆتۆگرافەری تریژ ئەمایان توش بوو بێ چەند کەسێکە لە ناو فۆتۆکەیە هەن ئەبێ زۆر ئاگاداری چاوی یەک بەقەیەکەیان بی بزانی کامیان سەیری چووەکە سەیری هەر لایەکە کات چونکە زۆر کات هەیە کەسەکە خەوی لێکەوتە زۆر کات هەیە کەسەکە بە شێوازێک هەر بۆ خۆشی ئەیگرێت لە کاتێکە تۆ فۆتۆکاگری ئەو زمان دەرەهێنێ یعنی بێ زۆر وریای ئەم وردەکاریانەی ناو پۆرتریت بین. ئەتوانم بچمە سەر یەکێک لە ستۆریەکانم کە ساڵی 2015 دروستم کرد ئەویش ستۆری دوو ئاین لە ژێر یەک چەتردا بوو وەک هەمومان ئەزانین کە سەردێری هەواڵێک یاخود ناوی ستۆریەک کە چەندە کاریگەری هەیە کە چەندە وا لە خەڵکە کادڕای پێشێ بەلای خۆیە. کاتێک کە ئەم چیرۆکەم دۆزیەوە لەلایەن هاوڕێیەکمەوە کە ڕایسپاردم کە شتێکی وا هەیە بەڵام ئەم بەم جۆرە نەیگەیان تەنها بە جۆرە سادەکەی گەیانی کە خەڵکێکی ئاسایی ئەیبینێ وتی ماڵێک هەیە ماڵێکی مەسیحین لە کەرکووکە کە ماڵێکی موسڵمانیان گرتوتە خۆیان لەگەڵ ماڵێکی مەسیحی ترە خانوویەکیان یاوە بە هەردوو لا کە بە هەردوو ماڵەکەیان یاوە کە دینەکانیان جیاوازن و لە یەک خانوویەکە ئاشین تۆ ئەتوانی شتێکیان لەسەر کەیت. کاتێک من ڕۆژمە ماڵەکەوە شتێکی تر ئەبینم تەنها ئەوە نابینم کە دینەکانیان جیاوازە بەشێکی تر ئەبینم کە هەردوو ئافرەتەکە ئەوەی موسڵمان و مەسیحەکەش جۆرە شتێک یەکتری ئەگرنەوە لەگەڵ یەکدا یەکێک لەوانە ئەوەیە کە هەردووکیان هەردوو دایکەکە کەم ئەندامیان هەبوو لە ماڵەکەیانە هەردووکیان یەک معاناتیان هەبوو یەک ناخۆشیان هەبوو کە زۆر لە یەکتر تێ ئەگەیشتن ئەمە وای لێ کردبوو کە ئەممانە وەکو خوشت بژین لەویایە. دوای ئەوەی کە چەند ڕۆژێکم بەسەر برد لەگەڵ یانە هەر کاتێکیش کە تۆ ئەتەوێ فۆتۆستۆریکەی لەگەڵ خێزانەکانە بمێنەرەوە لەگەڵ ئەو کەسانەیە بمێنەرەوە کە فۆتۆیان لەسەر ئەەکەیت چونکە ئەمە وات لێکەن کە باشترین چیرۆک بێنیتەوانێت کە باشترین گرتە بێنیتەوانێ و سیقەیەک دڵنیابوونێک لە بینی هەردووکتانە دروستە بێت کەەوە ئەکات کە زۆر دوایی زۆر ئاسایی ئەبێتەوە لەگەڵتا لە فۆتۆکانیە. ببورن. کاتێک کە ستۆریەکەمان کرد لەو ماڵەیە لەگەڵ ژنی مەسیحەکەدا ئەنیشتم وردەکاریەکانی پێ ئەوتم کە ڕۆژانە چی ئەەکەن لەگەڵ ئەو ژنەی مسلمانەکە یان لەگەڵ مسلمانەکە وەک هینێکی لێ هاتبوو شەوێک لای ئەمە نووسم شەوێک لای ئەوە نووسم بەس بۆی بزانم لە معاناتیان تێ بکەم لە نزیکەوانەیە بۆی بزانم کە ئەمانە چیرۆکەکانیان چۆن و چۆنای ڕەبتیان بکەمەوە بەیەکەوانێ. خۆشبەختانە ئەم چیرۆکە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو لە زۆربەی شوێنەکانە و وای لێ کرد پەیامێک بێت بۆ ئەوانەی کە پێیان وایە کە ئەم جۆرە دینانەیە ئەم کەسانە کە نەتوانن بەیەکەوانێ بژین بەڵام ئەمە لە ڕاستیە ئەمە خەڵکەکان خۆیان حەزەکەن پێکەوە بژین. ئەو ماڵە مەسیحی کە چیرۆکەکەم لەسەر کردن ئەمان وای لێ هات ئێستا حالی حاضر بڵێن ئەمان لە لوبنانن زۆر حەزەکەم کەوەی کە چیرۆکەکەم بەردەوامی پێ بەم و بڕۆم بۆ لوبنان بۆ لایەن بچم لە بەرەوەی لە لوبنان و ئەوان بەنیازن بێن بۆ فەڕەنسا.